محوی وتنی بە نووری بادە کەشفی زڵمەتی تەقوانەکەم چ بکەم بە شەمعێکی وەها چاری شەوێکی وانەکەم چ بکەم. دۆستان و ئازیزان و بینەرانی خۆشەویستی ئێمە لە هەر کوێکەن سڵاوتان لێبێ و مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ. زۆر خۆشحاڵین کە لە وەرزی نوێی بەرنامەی وەرزی NRT2 لەگەڵ ئێوەی ئازیز بێگەگەینەوە سەرەتای دەستپێکردنەوەی بەرنامەکانی وەرزی NRT2 هاوکات لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانایە کە ئەمە بۆ خۆی فرسەتێکی ترە بۆەوەی بە شێوەیەکی تر لە ڕووی ڕۆحی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەرنامەکانمان لەگەڵ خێزان و دەرونی هەمووانە بسازێنین. خۆشەویستانم، ئەوەی کە باسی لەکەین یەکەم بەرنامەی وەرزی نوێ بۆ بەرنامەی وەرزی NRT2 باسکردنە لە ڕەمەزان با بزانین لە سەرمانگی ڕەمەزان گفتوگۆکانمان لەگەڵ مامۆستا سەیادگەر سەیعەلی پێشنوێش و وتار خوێن ئەو کاتێکی ئێمە بە ئاڕاستەی باسی تایبەت لە سەرمانگی ڕەمەزان بەرنامەکەمان ئاڕاستاکرێ. هیوادارم ئێوەش ماندوو نەبن و بەدیار بەرنامەکەەوە بن بۆ ئەوەی هەر تێبین یەکتان هەبێ هەم بۆ بەرنامەکانی تر پێشبینیتان بە ئێمە بگا و هەم ئاگاداری بەرنامەکەش بن. خۆشەویستانم، ئێمە باز لە حکمەتەکانی مانگی ڕەمەزانەکەین، بەڵام سەرەتا با بزانین ڕەمەزان وەک وشە چ واتایەکی هەیە. مامۆستاگیان بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئێوە، خۆشحاڵم کە جارێکی تر لەم بەرنامەیە ئامادەیت و بەردەوامی بەرنامەکە و سەرەتای مانگی ڕەمەزانیش لەگەڵ مانگی ڕەمەزانی پیرۆز هاوکاتە و دەست بە بەرنامەکانەکەین. ئەوەی کە ئێمە بۆمان پرسیارە با بزانین ڕەنگە هەندێک کەس هەبێت کە بۆی پرسیار بێت ڕەمەزان وەک وشە چ واتایەکی هەیە. بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم ومن والاه. دەستخۆشیتان لە یەکەم سوپاسانەکەم ومێدەوارم لەم ئێوارەیە لەم ساتە و لەم کاتە گرنگەیە خۆشەویستی و محبەتمان بگاتە هەموو ماڵێک لە شاشی تیڤیەکانەوە. ئێمە ئێستا وەستاوین لە خزمەتی مانگێکی پیرۆز و بووینەتە بینەری کۆمەڵی خەڵکی بەڕێز، هەم هاودین هەم هاوزبانی خۆمان. ڕەمەزان طبیعی ئێمە گەر لە ڕووی زمانەوانیەوە بە دوواداچوونی بۆ بکەین دوو معنای هەیە. معنایەکیان کە زۆر مەقصەد نییە، ئەسڵی ڕەمەزان لە زمانی عەرەبیە یعنی زۆر لە گەرمی و ئینسان هیلاکبی و تونی بێت و گەرمای بێت لەمەوە هاتووە، زۆریشمان بۆ نییە. بەس ئەو معنایی کە زۆر گرنگە ئەمەیە سەکە لە مێشکی خەڵکا کەوتت ڕەمەزان بریتە لە چی؟ بریتە لە مانگی خۆشی، مانگی شادی، مانگی ئارامی ڕۆحەکان، مانگی چاکبوونەوە لەگەڵ خوای گەورە، مانگی هەڵوەراندنی فرمێسکی پەشیمانی بەرامبەرەوە تاوانانی کە کردومانە، مانگی بەخشین و هاوکاریکردنی فەقیر و هەژار و بێکەسەکان، مانگی بەگوێکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمێ ئیمسح ڕەس اليتیم، دەست بێنە بەسەر مناڵی بێباوکە، یعنی چەند موبەری دەستەکەی ئەوە سەدەقەت بۆ نووسرێەوە دڵ نەرمەکە. مانگی ئەوەیە کە ئەگەر کەسێک مشکلەیەکی هەیە ئێستا با لەگەڵ خوای گەورە بینمان چاکین تا بینمان چاک بێتەوە. مانگی وەکو دەڵێ فوغان و گریان و هەڵوەراندنی تاوانەکانمان وەکو گەڵا ڕێزان و گەڵای دار لە پاییزە. مانگێک کە ئیتر باش وایە ئێمە 11 مانگە بڕێک لە جەڵە و شەلیمان بۆ خۆمان کردووە. مانگێک لە گۆڕینی منهەجی سەتاسەتی ژیانی خۆمە کە جاری وایە بە کەسێکەڵی فڵان مەسەلەن لە قەوسێکە ئەگەر بکرێ بە کەسێک بڵێ جگەرەمە خۆڵێ ناتوانم عادەتم پێگرتووە. بەڵام ڕەمەزان هاتووەڵێ نا، ئەگەر عادەتەکە حتا باشیش بوو تۆ هەرەتوانی دەستکاریکەی، ئەتوانی باشتریکەی، تۆ یعنی جوابی خوای گەورە ئەدەیتەوە، ئەڵەی لەبەیکەوە سعدەیکە ئەڵڵاه، من لە خزمەتام نان و ئاوێک کە بە ئارەقی ناوچەوان و تەوێڵی خۆم پەیام کردووە کە حەقی خۆم و حەڵاڵە، مادەم ڕەزامەندی تۆ لەوەیان نەیخۆم تا ئێوارە نایخۆم. طبعی لەوانەیە لە ئەسنای سوال و درێژی بەرنامەکە حکمەتەکان زیاتر دەرکەوێت، بەس کەوتت ڕەمەزان بەڕاستی ئەم معنایی هەیە لە دڵی هەمووانە، مانگی سەخاوەت و بەخشین، مانگی دڵنەرمی، مانگی ئاشتی و تەبایی، مانگی پاراستن و بە ڕۆژوبوونی زوبان، دەست، باخەڵ، چاو، هەموو گیانمان. هیوادارم دواتر بەوردی لەسەرەمە باسمانە بێ. خۆشەویستانی ئێمە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە هەر پرسیار و سەرنجێکتان هەیە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان یا هەر پرسیارێکتانەوێ زانیاری لەسەر بزانن لەسەر ئەو شتە تایبەتانی خۆتان کە ئەتانەوێ مامۆستا سەیادگار لێرە ئامادەیەوە ئێوەش دەتوانن ئەم فرسەتە ڕەنگە فرسەتێکی باش بێ بۆ ئێوەش لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە پرسیارەکانتان بنێرن و جاری وا هەیە پرسیاری گەورەکانی ماڵە کچێکیان کوڕێگەتوانن لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە پرسیارەکەی ئاڕاستە بکات. بەڵێ خۆشەویستانی ئێمە ئەمانەوێ ئەوە بڵێن کەم ئێوارەیە یاخود مانگی ڕەمەزان سەرتاسەری مانگی ڕەمەزان لەگەڵ بەرنامەکانە ئێمە لەناو بەرنامەکەیە چونکە بەرنامەکەمانە بێت هەیە کاتژمێر تا 7:30 مێنینەوە ئەو ماوەیە کە ماوە لەگەڵ ئێوەی ئازیز بەربانگەکەینەوە و لەگەڵ ئەو میوانەی کە
ئەو میوانە ئازیزەی لەگەڵمانە لەناو بەرنامەکەیە. مامۆستاکەم بە هەر پێشەوەی بچینە لای ئەو وردە باسانەی کە باسی خەڵکە یا زۆر جار هەیە باسی تایبەتی خەڵکە ئەکرێ پرسیاری لێ بکرێت ڕەنگە لەسەر خودی حکمەتی ڕەمەزان قسە بکەین و حکمەتی ئەم مانگە باش بێ و بەرچاوڕوونێکی ترمان باتێ. بەڵێ طبعی حکمەتی ڕەمەزان ئەگەر ئێمە بمانەوێ وەکو ئەڵێ باخی ڕەمەزان ساباتێکە سەدەها و بگرە زۆرتریش لە جۆری میوەیتیایە ئەو قازانجانەی لە مانگی ڕەمەزانە دەستمانەکەوێ ئەوەندە زۆرن کە نابژێرێن بەڵام کە هەمووشی نابژێرین وازیش لە هەمووی ناهێنین. طبعی جارێت چەند حکمەتێکە لە ڕەمەزانە بەشێکی صحیە کە بەشە صحەکە لەوانەیە کەمی لێ بزانم بەجێ بێڵین بۆ دکتۆرە بەڕێزەکان لە ڕووی صحیەوە ئینسان ئەگەر بە ڕۆژوو بێ قازانجەکانی چیەوە چۆنە ئەمە زۆر گرنگە. خاڵێکی تر ئێمە کە ئەوەی زۆر ئیسلام داکۆچی لەسەرەکە مەسائیلی ینی بۆچی ئەم حکمەتەکە لە چیایە کۆمەڵی شتە یەکەم شت ئەوەیە کە خوای گەورە بە خالقی خۆت بزانی پەروەردگارێک ئەم نان و ڕزق و ڕۆزەی بە تۆ داوە بەڵام هەر ئەم پەروەردگارە ئەشێ بیگرێتەوە جا تۆ گەر ئێستا خۆت ڕام کردووە نانەکەت لە بەردەسایە ڕۆژێک تا ئێوارە لەوانەیە 20 جاریان زیاتر دەرگای سەلاجەکە بکەیتەوە بەڵام ئێستا سیستەمی ژیانی خۆت گۆڕی و حکمەتەکە لەمایە تۆ ئەبێت لەم مانگەیە خەمی تەنها خۆت نەبێت ڕەبت بی لەگەڵ فەقیر و هەژارەکان فعلەن وەکو ئەوان برسیبی تونیبی هیلاکبی تا دەستت تی بچێ دەستکەی بە گیرفانی خۆتا بەشی فەقیر و هەژار بی. ئەخر لێرەوە ئەمان باتەوە بۆ شتێکی تر کە زۆر تێکەڵە لەگەڵ ڕەمەزان مەسەلەی ئینفاق ینی مەسەبەسێوت کرد ئێمە دەستمان تێ بچێ یارمەتی فەقیر و هەژار بین کاتێک خۆمان هەز بە برسێتیەکەین پێ وایە ئێمە ئەتوانین لە ئێستای ئەوە بکەین ئەم مانگە ئەتوانێت چیمان بۆ زین و بکاتەوە زۆر شت ینی یەکێک لەو شتانەی کە ئێمە ویستمەوە ئالێەوە لە باسی ئینفاق ئەگەر ئیجازە بێت لە داخلەکە ئینفاق لە زمانی عەرەبیدا ینی ئینفاق لە نەفەقەوە هاتووە نەفەق بەو تونێلە دەڵێن کە لەم سەرداخڵەبی لەو سەردەیتە دەر واتە کونیەکە کە هەردوو سەری بەتاڵە ئینفاق علاقەی چێ بە مەسەلەیەوە ئەمەیە ئینسانی مسلمان ئەبێ کونێک بکاتە گیرفانی سەری کونەکەی تر بڕوا بۆ گیرفانی فەقیرێک لێرە پارەی تێ بکات لەوێ بێتە دەرەوە کونێک بکاتە مەطبەخ و کاسە و قاسەی تا بڕوا بۆ قاسە و کاسە و مەطبەخی فەقیرێک چەند خۆشە لە سایی توێە مناڵێک بزە و زەردەخەنە بیگرێت چەند خۆشە لە سایی توێە کەسێک بەختەوەر بێت چەند خۆشە لە سایی توێە کەسێت تێر بێت کەسێ پۆشتە ببێت ئەمە لە ڕەمەزانە ئینسانەکان ئازاترن بۆی زیاتر هەوڵەدەن یعنی بە سەدەها حکمەتی ئەوەی کێکە لە حکمەتەکان یەکێکی تر لە حکمەتەکانی ڕەمەزان بەڕاستی کۆکەرەوەی ئوسرەکان و عایلەکانە ینی زۆر عایلە هەیە مێردەکەی مهندیسە خۆی ئیشێکی تری هەیە کوڕێکی دکتۆرە ینی کۆ نابنەوە بەڵام ڕەمەزان کۆمانەکاتەوە بەربانگ بە یەکەوە ئەەکەین پارشێ بە یەکەوە ئەەکەین ینی خۆشەویستی و تەبا محبەتمانە بێت جارێکی تر بۆ نان گاڵتەنەکردن بە نان ڕێزگرتن لەو ڕزق و ڕۆزەی کەخوا بە ئێمەی داوە ئێستا لەوانەیە بە کەسێکی تری نەدابێ یا هەر خۆمان لە وەختێکی تری ژیانی تەمەنی خۆمانە ئاوا بەو شێوازە باش نەبووە کەواتە ئەمانە هەمووی ئەچێتە ئەو بابەوە وەشتی زیاتریش کە لەوانەیە ناتوانین هەمووی بڵین کەواتەوەی بەڕێز داماژت پێدا هەم ئیرادەی ئینسان و هەم ئاسوودەی ڕۆح بوو بەڵێ بەتەکید بەڵێ ڕاستە مامسا ڕەنگە خەڵک پرسیار بکایانە و کچ و کوڕەگەنجانەمان کە تازە پێگەن ئەڵێن بۆچی زۆربەی عیبادەتەکان لە مانگەیە بێ بەڵێ تەبەنی زۆربەی عیبادەتەکان ئێمە لە ئەگەر مرۆڤ هەموو تەمەنی ڕەمەزان بێ و ینی بە بۆچوونی خەڵکی موسڵمان ئاوایە هەمووشی لە بەرامبەرە بۆ خۆی گەورە بێ لە بری یەک چاوی لە بری ئەعزایەکی لەشی لە بری دڵ ئەگەر لەسەر مێزە داینەی نایڵێ من و تۆ لە یەکتێ بگەین لە بەردەنگەکەی کێستا لە سنگی منە لە سنگی توە لە سنگی هەر کەسێکی ترە هەفتا ئەو نەجوار بە حاڵەتی ئاسایی لێدا بەبێ ئەوی هەسی پێ بکەیت بەبێ پرس بە تۆ بکەنم دڵە لێ بایاننا بەبێ ئەوەی تۆ ئاگاد لە ئیش پێکردنی بێ لە بری ئەم دڵە ئەگەر چی بکەیت شەو ڕۆژتر لە سەجدایە بێ ناتوانانی پەروەردگار ڕازیکەیت وە بری ئەوە نییە ئەگەر هەموو دنیا مڵکی تۆ بێ ئەوە ناهێنێ کە پەنجەیەکرد لەسەر ئەم مەسەلەیەدا نابێت لەسەر هەر کەسابەتێک لەسەر هەر کارێک لەسەر هەر ئیشێک کەواتە خی گەورە کەناڵی داناوە بۆ ئەوەی تۆ فریاکەوی زۆر شتنەوانە بۆ نمونە لە مانگەکانە ڕەمەزان لەبەرچی ڕەمەزان لای ئێمە پیرۆز ئەمە سوالێکی گرنگی شەگەل لە خۆمانی بکەین ڕەمەزان ئەفەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن يعني قورآن قەدری داوە بە ڕەمەزان قورآنی تێدا نازڵ بوو دیارە لە ڕەمەزانیشا دەشەوی ئەخیر چکە پێمان وایە شەوی لەیلەتول قەدر کە ئەو شەوەی بە کاملی قورآندا بەزیوتە ئاسمانی دنیا لەو شەوەیە بووە کە لەیلەتول قەدرە واتە شەوی بەڕێز شەوی قەدرگران طبعی زۆر لە ڕەمەزانە بووە ینی چۆنەڵی ڕەمەزان نەک بوو بێتە حاڵەتێکی تەنها جۆرە لە عیبادەت لە مزگەوتە ئەسڵەن زۆربەی هەرە زۆری فتوحاتەکانی وەکو یادی قەدر بەدر
فتحی مەکە زۆر شتی تر شەڕی عینجالود زۆر شەڕی تر زۆر غەزای تر زۆر تێکۆشانی تر بەجەستە و ماندووبوون کراوە لە ڕەمەزانە خوای گەورە نەسڵەتی داوە بە مسلمانان کەواتە لێرە ئەگەر سوالەکە ئەوە بێ بۆچی زۆربەی هەرە زۆری عیبادەتەکان خۆی هەوانە مەسەڵەن هیچ ڕۆژێک نییە عیبادەتی تیانە بێ هیچ جمعەیەک نییە عیبادەتی تیانە بێ ساڵەکان عیبادەتی ترمان هەیە بەڵام شتێکی ترمان هەیە ئێمە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمێ نوێژ تا نوێژ یعنی نوێژێک هەتاگەیتە نوێژێکی تر کەفارەتی گوناهی بینەکەیەتی جمعەیە تا جمعەیەک ڕەمەزانێک تا ڕەمەزانێک ئەوە ئەمان کۆمەڵە کەناڵم بەیەکەوە بەسێتەوە بەس لای بیسەر حاڵی بێت تەنها دوو گوناه خوای گەورە لێی خۆش نابێ یەکێکیان حەق الناسە کە تۆ مەسەڵەن من پارەی کەسێکم خوارد بێ مافی خەڵکم خوارد بێ ئێستا تۆ بەبکەم نابێ مافەکە ڕەتکەمەوە هەندێک عولەمای تریژە فەرموون لەگەڵ ئەمەشا گوناهی گەورە وەکو قەتڵ وەکو شتی تر ئەوانە بەم بینی نوێژانە ناڕوە ئەڵبێ خۆت یەکلایەکی تۆ بۆ تەوبەکە بەڵێ مامساییان دێمەوە لات ئەمەوێ ئەوە بە بینەرانی بەڕێز بڵێم کە خۆشەویستانی ئێمە بە سەرنج و تێبینیەکانتان لە ڕێتۆری کۆمەڵایەتی فەیسبووکەوە بە ڕێنووسی کوردی بێ چونکە ئێمە ئەمانەوێت لەسەر شاشەکە دەیبنین بۆ ئەوەی مامۆستاش بیبینێ و ئێمەش وەڵامی پرسیارەکانتان بینەوە هەر بۆیە ئەتوانن لە ڕێتۆری کۆمەڵایەتی فەیسبووکەوە بە ڕێنووسی کوردی سەرنج و تێبینیەکانتان بنێرن بەڵێ خۆشەویستانم گاماژەم پێدا جارێکیتری ژێل هەمەوە لێرە بەربانگەکەینەوە و لەگەڵ ئێوەی ئازیزە مامساییان با بچینە لای ئەوەی کە ئێمە زۆر جار پێویستمان بۆ یشتی تازە بزانین بۆ نمونە نەوەیەک هەیە کۆمەڵش دەزانێ بەڵام نەوەیەکی تر کە دێ بۆی بێ بە پرسیار و ئایا ئەوەی پێشووتر دروستە یان ڕەنگە دروستتر بێ لە مامۆستایانەوە گوێ بیست بن ئێمە میشاڵین نیەتهێنان بۆ ڕەمەزان ئەبێ هەموو شێوێ هەستین لە کاتی پارشێ و نیەت بێنین یان لەسەر دوای نوێژی خەوتنان کە لە نوێژ تەواوبین نیەتهێنین بەڵام هەندێک سەرنجی تر هەیە یەکجار لە سەرەتای ڕەمەزانەوە نیەت بێنی بە نیەتی بە ڕۆژبوون بۆ سەرتاسەری مانگەکە دروستە ئەمانە لەسەرمە تۆزە ڕابەسین طبعی نیەت ئەساسترین شتە لە کاری مسلمانە هەر کارێک زۆر پیرۆز بێ حەج زەکات نوێش ڕۆژوو ئەگەر نیەتەکە ساغ نەبێ وەساف نەبێ لیلا نەبێتە بۆ خۆی گەورە نەبێت قوبوڵ نییە کەواتە سەنگی مەحەکی کارەکانمان لەکوێوە دەستپێکە لە نیەتەوە نیەت جارێ ئەبێ ئاوا تەقسیمێکی بە دوو بەش شوێنی نیەت کوێیە دڵە ئەمە واضحە هەر عیبادەتێ بکەی ئەگەر دڵ حضوری نەبێ لەو عیبادەتەیە ئەم عیبادەتی تۆ عیبادەتی ئەو کەسە بەتاڵە چونکە ئاگای لێ نییە چی ئەکات بەڵام ئایا وتنی نیەت بە زوبان بۆ وترێیانە وترێ عولەماکان کۆکن لەسەرەوەی وتنی بە زوبان ذیکرێکە کە زمانێکە بەس هەندێک عالمی بەڕێز ڕێیان وایە کە ئەگەر بە زوبانیش نێڵەی بەڵام هەموو کۆکن لەسەرەوەی کە دڵ حضوری هەبێ لە نیەتەکە ئەنجا کاتی نیەتمان هەیە بۆ نمونە ئینسانە نوێژەکە ئەبێ لە سەرەتای دەستپێکی نوێژەکەی نیەت بێنێ هەندێک عولەماڵێن بە ڕۆژووبوون لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لە شەوە شەوی لەیلەتول قەدر یان هەر شەوێکی تر لە یەکەم شەوی ڕەمەزانەوە عەفوەن لە دوای بانگی مەغریب داخلی شەوە بین ئێمە لە ڕەمەزانەوەیە لە دوای مانگی لە دوای یەکەم شەوی ڕەمەزانەوە داخلی شەوە بین کەواتە ئەگەر لە شەوانیەتمان هێنا بۆ ئەو ڕۆژەوە فعلا ئەم قسەی جەنابەت هەر لە ڕووی شریعەتەوە هەیە کە تۆ توانی یەکجار نیەت بێنی بۆ ئەم مانگە پاشان بە خەبەربوونی تۆ لە سەعات سێیە نان خواردنی تۆ گۆڕان بەسەر خواردن و ژیان و خەو و ذیکر و جۆرەها عیبادەتی تر وەکو تەراویح و ئەمانە هەر ئەمە لە خۆتۆ نایکەی ئەمە حضوری دڵە کەواتە ئەگەر دڵ حضوری هەبوو عیبادەتەکە ئیشکالمان نییە بە زوتنی بە زوبان فعلا باشترە مامسە ئەو کاتانەی کە باس لە نیەتەکەین و ڕۆژوشکانن بە دوایەت جاری وە هەیەڵێن ئەگەر ڕۆژوو زووتر بشکێ هەر لەو کاتێکی گوێ لە بانگی پیرۆزە بێ کە بانگە فەرموێ زوو ڕۆژەکە و بشکێنیت جاری وە هەیەڵێن ئەگەر تەخیر بێت خێری کەمترە هەر ئەمە نەسی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ خەڵکی ئیمانیان باشە و خێریان پێوەیە هەتا پەلەپەل بکەن لە شکانی ڕۆژەکەیانە یعنی چی ینی بانگیدا تۆ ڕۆژەکە بشکێنی طبیعی ئەگەر بێت بێ لە ڕووی منطقیەوە سەیریکەی سەبەبەکەی چیە وایە یعنی تۆ خوایە کە منم ئاوە ناخۆم چاوەڕێی بانگم ئەگەر نازۆر محتاجم بە خواردنیم ئاو لەبەر خاتی تۆ لە خۆم حرام کردووە بەڵام ئەگەر بانگی دا و نەمشکانم جۆرێک لە دوو لە ڕووی بەڕێز جۆرە لە بێمنەتی تایە ینی خوایەن ئێستاش نایخۆم زیاد تەخیرترە شکێنم کە ئەمە بێمنەتی بەرامبەر پەروەردگار زۆر خەتەرە لەبەرەوە زوو تەخیرکردنی پاشێ و خواردن و زوو بەربانکردن هەردووکی لە نیشانەی ئیمانە
بەڵێ مامساکیانێمە سەرنج و تێبینی هاوڕێیان هاتووە کە شاوز مانسوورەڵێ پرسیارێکەمێ لە مامۆستا ئایا ئەسڵی هەیە شەوی لەیلەتول قەدر 27 ڕەمەزانە ئەگەر وایە ئەمە لە چیەوە هاتووە؟ بەڵێ 27 طبيعي ئێمە عولەماکان ئاوە تەقسیمیان کردووە ئەو فەرمودانی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئاگاداری بوون لەسەر لەیلەتول قەدر فەرموویەتی لەیلەتول قەدر لە ڕەمەزانایە ئەمە یەک بەڵێ پاشان فەرموویەتی لە حەدیثێکی ترا هەیە باز لەوەکە لە دەشەوی ئەخیرایە فرمودەیەکی کێ هەیە چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خوای گەورە پێی فەرمووم کەیە بەڵام ئێستا بیرم چۆتەوە ئەو شوێنە چونکە ئەگەر بێت و بالضبط ثانیە و سەعاتەکەشی دیار بێ زۆر حکمەتەکە لەوایە نیە حکمەتەکە لەوایە کە تۆ زۆرترین عیبادەت بکەی بۆ خوای گەورە و هەندێک حەدیثمانەیە فەرمێ لەشەوە تاکەکانایە و هەندێک حەدیثمان هەیە ئەفەرمێ لە شەوی 27 فەرمودەیەکمان هەیە باز لەوەیەکە پاشان هەندێک عولەما ئەڵێن مەسەلەن إنا أنزلناه في ليلة القدر بيبجيرا بسحوت كلمة كأفرمي باسي قدركات لبروا زوريك لعالم كان قرار يعني بسحوت به طبعا أجر إما داش معنا بسحوت به جاري رمضان روجك بيجك يا روج دواك يعني بسحوت أشياء بسهج جتو بسحوت لبروا برأوا بوشوني من وايك أمد شوي أخير تولى بيناي خوادا عبادة زور بكي ئەگەر یەکێک لەم عیبادەتانە یعنی بۆ نمونە ئەگەر تۆ لە هەرسی شەوی ڕەمەزانە تەراویح بکەی بە دڵنیایە و لە شەوی لەیلەتول قەدر تۆ تەراویحت کردووە یعنی لە 1000 شەو زیاتر تۆ خەریکی تەراویح بووی کە ئەمە هەر بۆ خۆی زۆر گەورەیە بەڵێ مامسا بەسێوەت کردوتت گیرفانە ئەبێ کونێکی تیاابێ بۆ ماڵە بیرمان نەچێ باسی زەکات بکەین هەر ئێمە لەخوا بەزیابێ لە ئێستا سەرمایەدارمان زۆرترە لە جاران باسی زەکات و خێری زەکات بکەین و لە کەیە بدرێ باشە و باسی سەرفەترە بکەین نەکە ئێمە لە کۆتایەنەکەوە طبعی زەکات دیاری نەکراوە ینی واجب نەکراوە ئیلا ڕەمەزانە بدرێت بەڵام ڕەمەزان کەناڵێکی باشە وەختێکی باشە بۆ ئەوی کە خەڵکەکە لی تێک ناچێت واتە پار ڕەمەزان زەکاتی داوە ئێستاش کە ڕەمەزان داخڵە بێتەوە 12 مانگ تێپەڕی و زەکات ئەدات بەڵام زەکاتدانیش لە ڕەمەزانە بۆ خۆی شتێکی ترێ واتە تۆ خێرکردن و سەدەقەکردن لە ڕەمەزانە وەکو ئیمامی نەخەعیە فەرمێت یەک کەلیمەی ذکر باشترە لە 1000 جار ذکر لە دەرەوەی ڕەمەزان کەواتە بەخشینی دینارێکیش لە 1000 دیناری دەرەوەی ڕەمەزان باشترە ئەشێ و ئەکری و ئەگونجێ زۆربەی هەرە زۆری خێرەکانمانەوەی پێمانەکرێت لە ڕەمەزانە بیدەن یەک لەوانە زەکات بەسەواتە زەکات لە ڕەمەزانە خێری زۆرترە بەڵێ بۆچی چووکە تۆ لە ڕەمەزانە کەسێکی بە ڕۆژوو ئەشکێنێ بە ڕزقی تۆ بە پارەی تۆ بە مڵکی تۆ هەل لەوەیە حەزەکەم ئەگەر ئیزم بێت یەک تۆس باسی خانمەکان کەمەوانی کە لە ماڵەوە خەریکی نان دروستکردنن یعنی موژدەیەک هەیە بۆ ئەوان پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک بەدەستی کەسێک ڕۆژوو بشکێنێت خێری ئەو کەسەی بۆ نووسرێ بەبێ ئەوەی لە کەسە بە ڕۆژوەکە هیچ کەم بکە خێری یعنی ئێستا ئافرەتێکی بەڕێزنان حازرەکە بۆ مێردەکەی بۆ کوڕەکانی بۆ کچەکانی چوزان بۆ ئایلەکەی دڵنیا بەلەوەی کە بەدەر لە ڕۆژۆکەی خۆی خێری ئەمانیشی ئەگات چونکە لەو ڕزقە ئیفتارەکەن کە ئەم ئافرەتە مەشغوڵە بە دروستکردن و چاکردنیەوە ئیتر بەم شێوازە کە سەیرەکەیت ئەمێنێتەوە سەر مەسەلەی سەرفترە طبیعی حاڵەتێکە لە ڕەمەزانە ئەدرێت تایبەتە هەر مرۆڤێک لە ڕەمەزانە زیندوو بوو مناڵێک بوو تازەش بوو تۆ ئەبێ سەرفترە بدەیت بەس تەحدیدی سەرفترە عادەتەن لیژنەی فتووە ساڵانە خێنە بەرنامەکانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان تێبینیەکی سەرنجێکی تر هەیە کاکە سەرکۆهیواڵێ پاش سڵاو دیارەوەی نردووە لەو وڵاتانەی 19 سەعات بە ڕۆژوو ئەبن تیانە ئەتوانرێت لەگەڵ سعودیە بەربان بکرێت بەڵێ نەخێر چونکە بۆچی لەبەرەوەی هەر وڵاتێک ئێستا ئیمساکی خۆی هەیە و کۆمەڵی عالمی بەڕێز لەوێ کارەکەن لە دوای ئەمە هەر ئەو 19 سەعاتە ئەشێ لە زستانە ئەبێ بە 6 سەعات لەو کاتەیشا هەر ئەبێت تابع بێ بە وڵاتی خۆی علەماکان باسییان لەوە کردو ئەگەر کەسێ لە وڵاتێک بوو لەسەر سعودیە بیشکێنێ لە حاڵەتێکە ئەگەر تۆ هیچ هەواڵێکت نەبوو لە وڵاتەکەی خۆت لە وڵاتی کە تیاژیت بەڵام ینی نەتزانی کەی بانگی بەیانیەکەی بانگی مەغریبە ئەتوانی تابعبی بە وڵاتێکی دراوسە یا وڵاتی سعودیە بۆشکاندنی ڕۆژۆکەت بەڵام ئێستا ئەم حاڵەتە وجودی نییە لە هەر وڵاتێک بیت ئەگەر لە سین بیت ئەگەر لە یابان بی ینی من گوێم لێ بووە کابراە گەیوت نحن مسلمون في پەکینە لە پەکینە لە هەر شوێنێکی بۆقعەیەکی ئەم زەویە لە هەر لادەیەکا بی بەهۆی ئەجیزەی پێشکەوتووەوە بەهۆی ئەو شتانی کە هەیە ئەزانی ئەو وڵاتی تۆ کەی ڕۆژ هەڵدێ کەی ڕۆژ ئاوا بێ
ئیتر لەبەرەوە ئەبێ بەردەوام لە ڕۆژەکانی خۆیان و تەواوی فتوای ئەو وڵاتانە بەجێ دێڵین بۆ مفتیە بەڕێزەکانی ئەو وڵاتانی کە تیا ئەژین. بەڵێ مامساگەر دیارە بەوردی باسی نیەتت کرد بەڵام زۆر جار هەیە ئەمە بیرمانەچێ نیەت بێنین ئەگەر بۆ نمونە ئەوانەی پیان خۆشە ڕۆژانە نیەت بێنن تا سبەینێ یان تا چ کاتێک دەتوانە زۆر جار هەیەڵێن تا سبەینی وەڕۆتوانێت ینی خۆی کە هەڵەسی پارشێ و بۆ سەعات دوونی ویشەوە ئەگەر ڕەمەزان نەبێ ئەڵێن ئاخۆ ئەمە خەریکی چییە ینی لەم ماڵەیە لەبەرەوە هەر بۆ خۆی حاڵەتی پارشەوەکە نیەتە ئیتر نابێت کەواتە هیچ خەمێکی نەخێنەوەڵا بە تەکید ینی ئەی جاری وا هەیە بیرمانەچێت لە بەتایبەتی لەو بیدایەتانەوە لە کاتی خواردن حازرکردنە شتێکە خەینە دەممانەوە ئەوە تەبیعی داوەتی داوەتی خوای گەورەی ئێستا من حەزمەکە لێم تێک چوە دەسم بردایەوەم ئەوە بم خواردایە بەڵام ئەوە هەر کاتێکە لێت تێکچێ هەر شتێک بخۆی کەم بێ یا زۆر بەس بە فعلی لێت تێک چوو بێ ئەوە جۆرێکە لە داوەتی پەروەردگار بۆ تۆ. مامسا باسی ئاماژەت بە زەکاتدا باسی تەراویحیشمان بۆ بکە بۆەوەی تەراویح یەکێکە ینی تەراویح بەشێکە لە شەو نوێژەکان زۆرن یەکێک لەوانە تەراویحە لە ڕووی ڕکعاتەکانەوە هەیە 8 ڕکعاتەکە بەڵگەی بەهێزی هەیە 23 ڕکعاتەکە بەڵگەی بەهێزی حتا قسە هەیە لەسەرەوەی کە ئەهلی مەدینە خۆیان 36 ڕکعاتەکەن. بەهەر حاڵ هەر کامێک لەمانە بکرێت لە ماڵەوە بێ جائیزە لە دایرەیەکە خەفەرە ئەو کەسە ئەتوانێت جائیزە لە مزگەوتا بە جەماعەت جائیزە بوونی تەراویح لە مزگەوتا دیار ئیمامی عومەری کوڕی خەتاب هێنایە مزگەوت ئەواتە بەو شێوازی کە ئێستا هەیە خێرێکی زۆر گەورەیە سنەتە یەکێکە لە شاکار و یەکێکە لە جوانەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بەوە ئەناسرێتەوە ڕەمەزان بەڕاستی لەبەرەوە من ئومێد دەکەم ئینشاءالله محاولە بکەین ئەو تەراویحانە جێبەجێ بکەین لەسەر خۆش نوێژەکان بکەین تا خوای گەورە ئینشاءالله زۆرترینی ئەجر و پاداشمان پێ بدا ئینشاءالله هیوادارم. کۆمنتی ترمان هەیە بزانین کێیە بەڵێ ئەڵێ سلااو ئەردا کوردی دەڵێ سلااو ئایا ئافرەتی سپڕ بە ڕۆژوو نەبێت ئەبێ بیگرێت یان دەبێ بە فیدیە بداتەوە. بەڵێ ئێمە ئەگەر ئافرەت لەسەر حەملی بە ڕۆژوو نەبوو بەڵێ عولەماکان دوو قسەیان هەیە قسەی ئەساح و بەهێز ئەوەیە کە ئەو کەسە مادەم لەبەر خۆی بە ڕۆژوونیەوەتە خۆی پێ ئەگیرێت بە زەرەر بە شتێکی ترێکا کە کۆرپەکەیەتی ڕۆژەکەی لەسەر بیگرێتەوە و هەروەها ئەگەر هەیبوو فیدیەک بدە. بەڵێ ئەم قسەیە واضحە هەیە قسەیەکی کەش هەیە کە تەنها فیدیەکەی تەنها ڕۆژوگرتنەوەکەی لەسرە طبعی لێرە لە مەسەلەی ڕۆژوگرتنەوەیە حەزەکەم شتێکی خەڵک باش تێی بگا کەسێک ئێستا فیدیە ئەدا لەبەرەوەی بە ڕۆژوونیە و نەخۆش ئەوانە بەڵام ڕۆژوو لا ناچێت لەسەر ئینسانەکە ئەگەر ساغ بێت واتە هەر کاتێت تۆ سیحەتت باش وە بێ هەر بیگریتەوە کەواتە هەر قەرزارە بەڵام ئەگەر سیحەتی نەیتوانی ئیترۆ فیدیەکە لە باتی ئەکەوێت. بەڵێ مامسا پارشێو نەکردن جاری وە هەیەڵەن نەبێتە گوناه ئەگەر بەبێ پارشێو. پیغمبرمان صلی الله عليه وسلم فرميتي تسحروا فإن في السحور بركة. پارشێو بخۆن پارشێو بکەن لە پارشێوە بە خەبەر بن چونکە بەرەکەتی تایە شەرت نییە دانیشی پارشێوان سەر و پێ بخۆی بەڵام ئەگەر یەقم ئاویش بخۆی یەک پیاڵە چایش بخۆی تەواجودت هەبێ یعنی یەکێک لەو شتانەی لە فکری ئینسان ئامێنێتەوە بیری مناڵیە چەند خۆشە لەسەر سفرەیەک لەگەڵ باوکتا بووی لەگەڵ دایکتا بووی لەزەتی تایبەتی هەیە ئەمە تۆ مەیەڵە مناڵەکانت ئەم لەزەتیان لە دەستچێ لەبەرەوە من تەئیدی ئەوە ناکەم زۆر کەسەیە ئەڵێ من ئەی باش ئەڵڵا سێ نوێژەکەیکە ئێوە خوایی کە ئەمرەکە بە نوێش هەر ئەوەیشە خوای گەورەیشە ئەمرەکە بە ڕۆژوو یەک ئەمرە بۆ ئەمان جێبەجێکی بۆ ئەمان جێبەجێ ناکەی لەبەرەوە پاشێو خواردن زۆر باشە بە خەبەربوون لە پاشێوە چونکە سەیەکی ئەخیری شەو یەکێکە لە شوێنە مبارەک و پیرۆزەکان کە خوای گەورە عەزەوەجەلدا ئەبەزێتە ئاسمانی زەوی ئەفەرمێت و ئەڵێت کەس هەیە داوای لێ خۆش بوون کا لێی خۆش بم کەس هەیە شتێکی نوقسان بێ و داوا لە من کا من پێی ببەخشم بەڕاستی گوناحە لەو کاتەیە داوای لێ خۆش بوون نەکەی گوناحە لەو کاتەیە لە غەفڵەتا بی مەدە الحەیاتت. بەڵێ مامستا جاری وە هەیە ئێمە پرسیاری ئەومان بۆ دروستە بەیان مناڵەکانمانەڵێن حەزەکەین بە ڕۆژوو بن لەبەرەوەی ئێماڵین ڕۆژگار درێژە و ناهێڵین بە ڕۆژوو بن لەکەی و بە ڕۆژوو بن باشەوە چۆن فێری ڕۆژوگرتنیان هەر یەک مەلەفی تایبەتیم هەیە بە دایکانی بەڕێز ئەوە کە تەسیریانەیە لە سەدەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئێمە بە ڕۆژوو ئەبووین یاریمان دروستە کرد لە خوری وەکو تۆپ بۆ مناڵەکان کە زۆریان بۆ بهاتە ئەمان و دیاریکەن بە خوریەکە و تا بگاتە بەربانگ طبعی لەسەر مناڵ واجب نییە بە ڕۆژوو بێت بەڵام بوونیەتی مناڵێ بۆ مناڵێکی ترە گۆڕێت ئەشێت کەسێک بتوانێت بە ڕۆژوو بێت بەڵام زۆر ئاساییە مناڵە چکۆلەکان ئێمە بیرمانیە هەر زۆر بە ئاسایی بە مناڵە چکۆلەکانیان وتووە کوڕم تۆتان یۆڕۆ بە ڕۆژوو بە
ڕسبەینێش لە نیۆڕۆ تاوەرە بە ڕۆژوو بە دایکەکە هاوکاری کردووە بۆ ئەوی وردەور دەڕام بێ بە تەدەڕوج ڕابێت لەگەڵ بە ڕۆژوو بوونا یعنی وەکو کابراوتی وتی پارشێویشیە کرد و بە ڕۆژوش نابووتی جا من پاشێو نەکەم و بە ڕۆژوو نەبووم وتی ئەوە چۆنە بێت لەبەرەوە ئەکرێ مناڵەکان پاشێومان لەگەڵ کەن جارێت تا نیۆڕۆژ بە ڕۆژوو بن باشە ئیتر ئەمە سەرەتایەکە فێربوونی ڕۆژوگرتن بەڵێ کۆمنتی هاوڕێیان ئەگەر هەبێت هێشوو محەممەد دەڵێ دەستخۆشیتان لە یەکەم ئایا ڕاستە لە سووری مانگاناتەوە ببیت پێش نوێژی نیوەڕۆ خۆت بشویت ڕۆژی ئەو ڕۆژەت قبوڵە ئەبێت بەلای کەمەوە ینی ئەبێت لە بانگی بەیانی ئەو ئافرەتە خاوێن بوو بێتەوە جا ئەگەر خۆشۆردنەکەی تەخیر کرد بێ احتیادیە بەڵام ئەبێ لەو کاتەوە خاوێن بێت ئەگەر یەک دقیقە یەک سەعات لە بینی بانگی بەیانی تا بانگی مەغریب ئەو حاڵەتەی بوو بێت نەخێر نابێت بەڵێ ئەگەر کۆمنتی تر هەبێ خوێنینەوە ئەگەر نا مامسا ئەو کاتێک کە بەس لە حکمەتەکانی ڕۆژوەکەین لە ڕووی ڕۆحیەوە دیارەمانە ئەمانەی جەنابەت باست کرد لە ڕووی ڕۆحیەوە هەر تەسیردانێ و کاریگەری خۆی هەیە بەڵام ئەوەی کە ئێمە پێویستە هەستی پێ بکەین و بیبیستین لە ڕووی ڕۆحیەوە حکمەتی ڕۆژوو چییە؟ بەڵێ یەکێکی تر لە حکمەتە گەورەکانی ڕۆژوو ئێمە یعنی فعلەن ئەم مرۆڤە ڕامەکات بۆ خواپەرستی هەست بەلاوازی خۆیەکە لە بەرامبەر خوایە عەزەوەجەل ئێمە ینی هەموو شتەکانی ئیسلام بۆ ئەمە هاتۆ بۆ تەنزیمی مرۆڤە جا ئەو مرۆڤە ئەگەر توانی ئەوەلەن ئەساسەن سەرەتا بۆ تەنزیمی مرۆڤایەتیە لە هەموو ڕووەکانەوە بەشێکی تر بۆ تەنزیمی مرۆڤەکەی لەگەڵ پەروەردگار عەزەوەجەل ینی تۆ فعلەن پەروەردگار بە خالقت بزانی بە ڕەزاقت بزانی یعنی کێ دروستی کردووی ئەڵڵا کێ ئەدمرێنێ ئەڵڵا کێ ڕزقت ئەدا ئەڵڵا کێ ساغ نەخۆشیت پێ ئەدا هەر شتێک لەمانە هەموو گەڕیدە بۆ لای پەروەردگار کاتێک کە مرۆڤ برسیە هەستەکە لەبەر خاتی خوا خۆی برسی کردووە وەخوای گەورەش ئەفەرمێ وەالصەوم لی وەئەنە ئەجزی بیه ڕۆژوو بۆ منە هەموو عیبادەتەکانی تر بۆ خۆی ئیسفادەی لێ ئەکا بەڵام ڕۆژوو ئەفەرمێ بە تایبەتی بۆ منە وەئەنە ئەجزی بیه وەکو چۆن ئەڵێ خۆم ئەزانم چ پاداشتێکی ئەدەمەوە ینی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێک یەک ڕۆژ بە ڕۆژوو بێ لە پێناوی خوادا دموچاوی ئەوە و ئەوە لە ئاگر دوور ئەکەوێتەوە ئەمە کەواتە دڵخۆشیە بۆ ئێمە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمێ للصائم فرحتان بۆ کەسی بە ڕۆژوو دوو دڵخۆشی هەیە یەکێکیان لە ئێوارەیە کە ڕۆژەکە یشکێنێ یەکێکیان کە ئەگاتە خزمەتی خوا لە لقای خوادا دڵی بە ڕۆژەکانی خۆشە دیفاعی لێ بکەن بۆ چوونە ناو بەهشتی بەرینی ڕازاوی نەبراوە بەڵێ مامسا یەکێکتر لە سەرنجەکانەوەیە کە هاوڕێی کەڵێ ئاساییە لە کاتی دەستنوێژگرتنە ئەو لە دەمە دووەربێت و ڕۆژوەکەت ناشکێنێ بەڵێ زۆر ئاساییە بە ئاوی ساردم و چاو بشۆی بە ئاوی سارد خۆت بشۆی ئەو لە دەمت ڕابەی بەڵام نابێت لە دەمڕایانە تکڕم لە بینی قەوسێکە زۆر ئینکاری بکەی بۆی نەکا شتێک قەترێ ئەو بچێتە خوار چکە کە خوارەوە ڕۆژەکە دەشکێنێت بەڵام ئاسایی ئەگەر نەچێتە خوار ئەو لە دەمڕادان یان هەر حاڵەتێکی تر بەڵێ مام سەبمانێ نەمانەیە کەماڵی پرسیاری تر هەیە لە پرسیاران نامەوێت ئاڕاستەکەم بۆ نمونە ئەو کەسانی کە مەشروب بەخۆنەوە ئەڵێن ئەگەر مەشروب خۆیتەوە تا چل ڕۆژ دەنگت بەخوا ناگا ئەوانەی کە بڕیارێن لە مانگای بە ڕۆژوو بن و مەشروب خۆریشە واللهی من طبیعی مەسەلەی ڕۆژوو عفوان مەسەلەی خواردنەوەی ئارەق و ئەوانە بابەتێکی زۆر سەر بەخۆی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەڕەشەیەکی هەیە بۆ ئەو کەسە بەڕێزانە ئەفەرمێ ئەگەر کەسێک بمرێ لەسەر مەشروب خواردنەوە تەوبەی نەکردبێت من نەسەکە هەیە فەرمێ ماتە کە عابیدی وەثەن وەکو بتپەرز ئەمرێت چونکە تەوبەی نەکردووە لەم مەسەلەیە ئەگەر کەسێک ئێستا ئامادەیە تەوبە بکات مەسەلەی قبوڵ نەبوونی ئەوە حەدیثێکە فەرمێ هەر کەسێک یەک پار و یان تیکەیەک یان گۆشێکی مرۆڤ بە حرام بکرێ 40 ڕۆژ عیبادەتی لێ قبوڵ نابێ چونکە خوای گەورە ئیشی بەوە نییە کەسێک بە حرام خۆی ئەوە بکاو دوای لە خوای گەورە بپارێتەوە حەج بەو گەورەیە ئەگەر بەپارەی حرام بچی کاتێک ئەڵێ لەبەیک اللهم لەبەیک یعنی خوای ئەوە هاتم بۆ خزمەتت خوای گەورە پێ فەرمێ بەو کەسێک کە حرام خۆرە پێ فەرمێ لا لەبەیک ولا سعدەیک والحج مردود إليك بۆ هاتی تۆ بە پارەی حرام هاتووی تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە لەبەر ئەوە عارەقی شەروایە عارەق یەکێکە لە ئوم الخەبائیثە گوناهی کەبیرەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قورئانەکەیدا کە خوای گەورە بۆی ناردووە دڵنیای کردوینەتەوە عارەق خواردن لە دەستدانی بیر و هۆش من ئەمادەم چەند بەرنامەی لەسەر مەشروب قسە بکەم چونکە ئێمە ئەچی دەورێگەکەی جاری وایە بە $1000 لەبەرەوەی تۆزێک لە فکر و عقل و تەجروبە زیاکە فەکەیفە ئەگەر مەشروب کەمێک لە تکڕم ڕێزم هەیە بۆ ئەو کەسانی کە ئەوە بەکارێنن ئێمە کەمێک خۆمان مەسکەین واتە لە حەقی لە وەزعی واقعی دوورکەوینەوە و دوو لە ڕووی بەڕێز چوزانم بڵێم کەمێک لە عقلمان کەم کەین بە پارەیش بۆچی ئەمە بکەین
لەبەرەوە ئەمە بەڵام لە بابەتی عیبادەتەوە ئەو کەسێک کە دوێنێ مەشروبی خواردووە توانێ ئەمڕۆ بە ڕۆژوو بێن نوێژ بکات مانع نییە ناڵین مادەم دوێنێ ئارەقی خواردووە ئەمڕۆ بتر ڕۆژەکەی بەتاڵەشتی وانە ئەوە لە بابەتی تەعەبودی و خواپەرستی و ڕێزگرتنە لە بەها بەرزەکانی دین ڕێزگرتنە لە شاعیری دینی یعنی کە گوناه زۆرن خەڵگەیکە یەکێ لە گوناهەکان خواردنی ئارەقە کە ئومێدەکەن ینی دکتۆرە بەڕێزەکان من وازانم لە ڕووی صحیەوە باسی خراپی ئەم جۆرە مەشروبەکەن بەڵێ لەبەرەوە ئەو شێوازەیە ینی ئەشێت ئەگەر کەس ئێستا دوێنێ خواردوێتی ئەمڕۆ تەوبە بکەوە بە ڕۆژوو بێت ئاساییە. بەڵێ کاگومێد ئەڵێ مامۆستا ئەتوانێت پێمان بڵێ ڕۆژوو بەچی بەتاڵە بێتەوە؟ بەڵێ تەبیعی ڕۆژوو زۆر شت بەتاڵێکاتەوە بەس بە کورتی بڵێن بەڵێ خواردن و خواردنەوە بەتاڵیەکاتەوە ممارەسەی جنسی بەتاڵیەکاتەوە و هەر شتێک کە عولەماکانە فەرمونون لەو شوێنانی وەکو دەم کە شوێنی بۆشایی دروست ئەکات وەکو چاو وەکو گوێچکە وەکو ئەو شوێنانی کە بۆشایی لە ئینسانە داخڵ بێ بۆ ژوورەوە ڕۆژەکەی بەتاڵەکاتەوە لە پەنا ئەمەیە عالمەکان کۆکن لەسەرەوەی کە خواردن و خواردنەوە ڕۆژوو ئەشکێنێ بەڵام لەوێ ئەمان با بۆ شتێکی ترە مەسەڵەوەی بەغاقی هەیە بەغاق مەسەلەن ئینسانێک ڕەبۆی هەیە ئەگەر ئەو ئینسانە عولەماکان فتوایان داوە بۆ هەڵمژینی ڕەبۆ چونکە ئەو پەمپە ئەو بەغاقە کە هەڵی ئەمژێت ناچێتە موقعی منطقی غذایی و ئیسفادی غذایی لێ ناکات تەنها مساعیدە بۆ هەناسەدانی وەک من هەناسەبات لەبەرەوە فتوایان پێداوەواتە ئەگەرنا بە قانونەکەی یەکەم بە پێناسەکەی یەکەم ڕۆژوە شکێنێ چکە شتێک لە قورگەوە داخڵە بێت بەڵام فتوایان بۆ داوە کە ئەو کەسە بەردەوامی بە ڕۆژەکەی بدووە مادەم ئیشکالی بەست تەنها ئەم بەغاغە بێ با بەکاری بێنێت. بەڵێ مامۆستا بۆ کچەکانمان پۆشینی جلوبەرگی ڕۆژانی ئاسایی لە کاتی بە ڕۆژوو بوو ناتوانێت ئێمە هەر شتێکمان هەیە لە ڕەمەزانە لە دەرەوەی ڕەمەزانی ژەر حرامە ینی کاتێک ئافرەتێکی بەڕێزە بێ باڵاپۆش بێت لە ڕەمەزان و غەیری ڕەمەزان دوای ڕەمەزان یەک حکمی هەیە بەڵام لە ڕەمەزانە گێکی دینیەکە زیاتر بەرزە بێتەوە و سۆفی دەتی شەیاطین پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم شەیطانەکان کە لە بچە ئەکرێن هەستی پێ ئەەکەی ئەگەر دیقەت بدەیت دکتۆرە بەڕێزەکان کە کاتێت لقاح یان مەسەلەن مناڵەکانمان نەکوتن زەدی هەر نەخۆشیەک بیکوتن ئەو نەخۆشی تووشەکەن بەس بە زائیفی بسەبت ئەمەیە شەیطان لاواز کراوە لە بەردەستا کەوتووە تۆ گەر ئێستا نەتوانی حیجابەکەت باشکەی تۆ ئێستا گەر نەتوانی ئێستا ڕزقەکەت باشکەی تۆ ئێستا گەر نەتوانی زوبانت غەیبەت دوو لە ڕوێ بەڕێز بوختان گیرفانت لە حرام گوێت لە حرام بینینت لە حرام قسەت بەهۆی زبانی تۆوە ژنەکەت کچەکەت کوڕەکەت مێردەکەت عاجز نەکەی قسەی ڕقی پێ نەڵی نەتوانی لە ڕەمەزانە کۆنتترۆلیکەی لە دەری ڕەمەزان هەر بۆت کۆنتترۆل ناکرێت لەبەرەوە باڵاپۆشی ئەو ڕێز طبیعی حەزەکەم لەسەر باڵاپۆشی کەلیمەیەکی تریش بڵێم باڵاپۆشی نیشانەی ئازادی ئافرەتە لە سەردەمی ئیسلامە تەنها ئافرەتێک باڵاپۆشە بوو کە ئازاد بووایە ئەو ئافرەتانی کە ئەکڕان و ئەفرۆشان باڵاپۆشیان لەسەر نەبوو لەبرۆگە لە بازاڕە لە ماڵە لە هەر شوێنێکە حیجابێکت ببینایە بەڵگە بوو لەسەرەوەی ئەو ئافرەتە ئازادە واتە حیجاب ئازادیە بۆ ئافرەت کە ئەوە بابەتێکی سەربەخۆی ئەشێ کاتی تر لەسەر حیجاب قسە بکەین. هیوادارم مامۆستا ئەو کاتێک کە باسی تووڕەیی یەکرێ لە ماڵاڵێن فڵان کەس بە ڕۆژوە بەڵام ئەیترەوەندە تووڕەیە ینی شەڕی ڕۆژ و گرتن و برسێتیەکە فرۆشتنەوەی ئەمە زۆر خەتەرە. هەر ئێستا برادەرم هەیە کە چاویان ماچەکەم ئەزانم کە ئێستا تووڕەن ڕۆژ و گرتن تەنها ئەوە نیە ینی کولتوری ڕۆژوو ئەوەیە پێویستیم بەم ئاوەیە نایخۆم حەقی تووڕەبوونمە بەس تووڕە نابم لێیان داوم پێغەمبەر فەرموو ئینی صائم يعني مستحق من شركم كتشيش تعلم إني صائم فكيف كاتي أشيت ماله منالك داماوي هي عمري دوسي صالة نابق سبكا شو باوكي بابا جورا بروجو نابق سبكا راسته من زانم للروي درونية و يعني بابلين للروي جسمية وفشاركي بوهاتو بلام شون خير دقات بروجو بيخود قريته ولا خواردن والله أواش خير دقات خود قريته ولا تربون لا شو أما حالتك الرمضان هاتو فيرمانكا چۆن سەبرگرین ئارامگرین ئارامگرتن هەرەوەنیە بەرامبەر ئاوێک دانیشینەی خۆی ئارامگرتن بەرامبەر خێزانت ئارامگرتن بەرامبەر مێردەکەی ئارامگرتن بەرامبەر کوڕەکەت بەرامبەر کچەکەت مناڵەکان بەرامبەر دایک و باوک ئارامگرتن بەرامبەر لێخوڕینی سیارە ئارامگرتن بەرامبەر مۆزەفەکان مامۆسا بۆ تەلەبە مدیر بۆ مۆزەفەکانی تر وەستا بۆ کرێکارەکەی نازانم وەستا بۆ شاگردەکەی هەمومان لەگەڵ یەک سەبر بگرین ئەجا ئەگەر دیقەت بدەی یەکێک لەو حسانەی کە کراوە لەسەر شەرقی ئەوسەد ئێمەش بەشێکین لەوە دایمەن تووڕین ئێمە خەڵکێکی تووڕین یانی لە بازارە ئەڕۆین من هۆڕین لێدەم کەسی کەش هۆڕین لێدا جاری وایە پێشەوەی سیارەکان بکێشن بەیەکە خۆمان دابەزینی کێشین بەیەکە یعنی ئەوە سەبەبی تووڕەبوونە ڕەمەزان هاتووە بۆی ئێمە تووڕە نەبین طبیعی باسی تووڕەبوونی دیسان
مەلەفێکی تایبەتیە ئەوەی کە تووڕەن بۆ تووڕەبوون ئایا لە باوکۆ گوێزرێتەوە بۆ مناڵ ئایا تووڕەبوون ویراسیە یا مرۆڤەکە بۆ یەکێتە سەر کە تووڕە ئەبێت مامساگەر هەر لەسەر ڕۆژ و قسە بکەین پێدوانی ئەگەر لە ڕووی ڕۆحی و ئێمە بەڕۆح ئەو ڕۆژۆمان قبول کردبێ و بەڕۆح لەگەڵی بین دڵنیامەوەی کە تووڕەش نابین بە تەکید یعنی من شتێکی عجیبت بۆ بجێڕمەوە پیاوێک چۆتە ماڵێک ئەمە حەقەتە ڕوویاوە کوپێک چایان بۆ تێکردەوە بەس کەیبانۆکە لە باتی شەکر خوێ تێکردەوە تەبیعی هەمووشمان نەزانی ئەگەر چا خوێتیا بێ زۆر ناخۆشە ئەم میوانە کە دەستی داوەتە کوپەکە خواردوێتەوە زانیوێتی ئەگەر قسە بکات ئەو کابانە کە چاکەی تێکردو پێ ئەشکێت دەنگی نەکردو ئەم چای هەمووی خواردۆتەوە کاتێک پێیان زانیوە کە هەر لەو وایان زانیوە شەکر چایان بۆ یەکیش کە تێکردو دوایی کەسیان کڕۆمە خوێیە ئەی چۆن کابرا خواردی پێی خۆش نەبووە بیشکێنێت ئەمە جۆرێکە لە ئیمان لە دڵی ئینسانە کە تۆ ڕێز لە بەرامبەرەکەت بگری یعنی جاری وها بۆ ماڵێک کابانەکە نانێکی باشی لێ نەناوە بەڵام ساحب ماڵەکە یان با بڵێن پیاوەکەی زۆر دەستخۆشی لێ کردەوە بۆی کە جاریشکە ئەمە دروست نەبێتەوە دڵی خۆش کردو کەواتە ئارامگری یعنی خواپەرستی بریتە لە کۆمەڵی شت خۆ هەرەوە نییە تۆ لە تەسکەرەکەت نووسرا بێ مسلیم ئەوش بە سەرعی نووسراوە ملم من هەموو جارێ واڵم دینداری شروط و ضوابطی خۆی هەیە ئەبێ جێبەجێکەی يعني مثلا الواجب شيء لا بيناسي أصولي فقه ما لا يتم الواجب إلا به فهو واجب أو إلا بجي بجيكي يعني رجو قرتنا ببيجري نوجه ببيكي آرام قرتنا أبي أنجامي بجياني لقيامتها هيك لو باداشتاني بومرو فكان هي بو كسانه كمستحقي تربون بون أمجا تورنا بون جاري وهي إما تورا بين لبرامبرا كمان دعاي جلينا وحوالي خوا ما كردي إيه باشا تو هتشيت بكرا كردوتا يعني شي حوالي خوا بي تو أبي هيجن الله ئەمجا لە خوا بپارڕێتەوە ئەگەر ئەمەد ئەوێت کەواتە فعلەن ئەگەر ئێمە ڕۆژوو گرتنەکە لە کرۆکی ڕۆژوو تێگەیشت بین یعنی ڕۆژوو هاتبێتە ناو جەرگ و دڵ و هەناو و دەماخمانەوە ئەبێ لەسەر هیچ شتێ تووڕە نەبین یعنی ئێمە وەکو عەرزم کردی خەڵکی ئێمە خەڵکێکی جۆرێ تووڕەیە دەستکی یان سویچی سیارەکەی ئاسیە بێ هەزار جار قسە بە سویچی سیارەکە ئەڵێت لە کاتێکە ئەمە باش نییە ئەمە ئەگەر بە ڕۆژوو بین ئەبێ بڵێن من بە ڕۆژوم ئەگەر کەسێک شەڕیشی پێفرۆشتین ئەگەر لە ماڵ و خێزانەکەمان بۆڵەبۆڵی کرد بەسەرمانە ئەگەر ئافرەتەکە پیاوەکەی باش نەبوو لەگەڵی ئەبێ بڵێ من بە ڕۆژوم کەواتە ئەم دەنگ بەرزکردنەوە بەسەر یەکتریات پێ باش نییە مامسا ماریا دیارە کۆمنتێکی ناردەبوو نووسی بووی ئەگەر مائیدەت بێشێ و نەتوانی بە ڕۆژوو بی ئەتوانی فیدیەکەی بێ بەڵێ وە دیساناتەوە سەر شاشە بەڵام هەر هەمان ئەگەر مائیدە بۆ نان بێشەهی هەمومان هەر برسیە بێ و ئێشێ بۆ نان بەڵام ئەگەر بچێتە بابەتی سەحیەوە بێت دکتۆرێکی پسپۆڕ لەو مەجالەیە وتی ئەم کەسە بە ڕۆژوو بێت خراپە بۆی ئێمەش مامۆسایانی ئاینی فتوای بۆ ئۆدەن کە بە ڕۆژوو نەبن لەسەر بڕیاری ئەو دکتۆرە بەڕێزە کە پسپۆڕە لە بواری گەدەیە لە بواری مائیدەیە لەبەرەوە ئەگەر توانی بە ڕۆژوو بێت دیسان ئەبێ هەر بە ڕۆژوو بێت بەڵێ کاک تاهر کۆمنتێکی ناردە بۆ گەر هاوڕێیان بێنەوە سەر شاشە باسی لەوە کردبوو بەڵێ ئەگەر سەفەر بکەیت و مەوداکەی چەند ڕۆژێک دوور بێ ئەتوانی ڕۆژوو بگری بەڵێ ئەدنا ئەتوانی ڕۆژوو بشکێنی دواتە لە سەفەر هەرو عوزرەی کە هەیە بۆ قەسڕ و جەمە هەرو عوزرەش هەیە بۆ شکاندنی ڕۆژوو بەڵام ئەتوانی بە ڕۆژوو بی واتە ئەگەر بە ڕۆژوو بوویت گوناه نییە لە سەفەرەکە یعنی سەفەر عوزرە بۆ ئەوی ڕۆژوو بشکێنیت کەواتە مەبەستەکە ئەوەیە ئەتوانێ بە ڕۆژوش نەبێ بەڵێ ئەتوانێ بە ڕۆژوش نەبێ و ئەتوانێ بە ڕۆژوش بێت چونکە هەندێک کەس بۆ چوونیان وایە ئەڵێ ئەگەر ڕوخسەتێ خوادای ڕەتیکەیتەوە خراپە بەڵام وانە بەڵام هەمیشە خۆیشمان لەگەڵ مامۆسەکانی ڕەفیقما ئەو قسەیەکەین جاری وایە لە ڕەمەزانە سەفەرمان کەوتۆتە بەر ئامادە نەبووین ڕۆژەکە بشکێنین یعنی هەستمان کرۆ بەرەکەتی لە ڕەمەزانە هەیە دوای ڕەمەزان بەو شێوازە دڵت ڕەبت نییە بەو شێوازە ینی دەست تێی ناچێت بە ئاسان ڕۆژووی ڕەمەزان بشکێنیت ئێمامسان بەرەکەتێک کە باسێکێت و لە نزیکەوە هەستی پێەکەن خۆتان ئەمە چۆن بۆ خەڵک لە وتارەکانتانە مەسەلەن یەکێک لەو حاڵەتانی کە تۆ هەستی پێەکەی مرۆڤ هەستی پێەکەی نەفەر هەیە ئافرەت هەیە زۆر لە ڕووی پۆشاکە و هیچ احتیمامی بەخۆی نەداوە لە ڕووی دینیەوە کەچی لە ڕەمەزانە بەبێەوەی کەس پێی بڵێ خۆی باڵاپۆش کردووە کەس هەیە زۆر خراپە بەس لە ڕەمەزانە زۆر عجیب گەڕاوەتەوە ئێمە کێ گەڕانوێتەوە خۆنە دەورەی پێکراوە نەپارەی بۆ ڕێکخراوە نەوەسڵێک و نەهەدێکی بۆ دانراوە بڕوا بۆ شوێنێکی دنیا سیاحەت کاگەرە مانگە بە ڕۆژوو بێت هەر ئەمە ئەو مەسەلە ئیمانیەیە کە جەزبیە کات ئەهێنێ ڕایەکێشێت و هەروەها ئەمەی کە ئینسانێک لە بەیانی هەتا ئێوارە دنیایەک لە لیتر ئاوە خواتەوە کەچی تا ئێوارە ئێستا هیچ ناخۆینەوە و ینی لە ڕوویەوەی کە دڵمان خۆشە بۆی لای خوای گەورە پاداشمان هەبێت سیرەکەی زۆر بە ئاسایی ماوین ئەمە جۆرێکە لە بەرەکەتی ڕەمەزان لە ناو ماڵەکاندا ئەمە جۆرێکە لە بەرەکەتی ڕەمەزان لە ناو دڵەکانە ئەمە جۆرێکە لە بەرەکەتی ڕەمەزان لە ناو شوێنەکانە بەڵێ مام سەجاری وا هەیە لە ناو بازار کوڕەکانمان جۆرێک کاسبێکیان هەیە یا کە بابچینیان خەریکی چێژ لێ نانن ئەڵێن ناتوانین لەبەر ئاگریا بە ڕۆژوو بین چی بکەن باشە ئەوە طبیعی تۆ کە ئێستا قساکەی لەوانە بیسەری بەڕێزمان یان بینەری بەڕێزمان هەبێت لە وڵاتانی دووریش بەڵێ
واتە مەشقەتی ئیش ئەو مەشقەت و زەحمەتی کێتە سەر ئەگەر ئێمە لە ڕووی شەرعیەوە ناتوانین چونکە خوای گەورە ڕەمەزانی واجب کردووە بەم ڕۆڤ لا ناچێت لەسەر کەس ئەگەر ئەم ئیشە نەئەکرا وازی لێ بێنێ یعنی تووشی فیتنەیەکی گەورەتر ئەبوو کە ئەمە من پێم وایە لە کوردستانە ئەو حاڵەتەمان نییە ئێستا یعنی ئەکرێت ئەشێت ئەو مرۆڤە لەم سی ڕۆژە کەسابەتێکی تر بکە شوێنی مەتامەکەی بکاتە شوێنی شەربەت فرۆشتن یعنی هەر ئیشێکی تر چوزانم من بەڵام ئەگەر لە شوێنێک بوو لەسەر کوورێ و لەسەر فڕن و لەسەر تەباخ و لەسەر ئاگرێک بوو نەیەتوانی ئەم ئیشە نەکاو بژی واتە بەهۆی ئەم کەسابەتەوە ڕێزی خۆی ڕێزی یان با بڵێن خزمەتکردنی کۆمەڵی مناڵی کە مناڵی خۆینی و خزمەتکردنی دایک و باوکێکی پیر واتە خزمەتکردنی خەڵکی تر ئیلا مەصدەری مەعیشەتی سەر ئەم ئاگرە بوو نەشیەتوانی بە ڕۆژوو بێت ولەماکانە فەرموون ئەتوانێت بیشکێنێ بەس ناکەن نەگەل لە ئێستەوە هەتا جەژن واتە ئەم ڕۆژێ پاشێوەکە ئەچێت سەر ئیشەکەی خۆی ئەگە زۆری بۆ هادەیشکێنێ بەیانی هەمان شت دووبارە ئەکاتەوە زۆر باشە هیوادارم وەڵامێکی باش بۆ ئەوانەی کە پێویستیان بۆ وەڵامە بووە ڕافیارەڵێ ئایا گەرمەلە بکەیت و ئەو بچێتە دەمتەوە ڕۆژەکە شکاوە ئەو بچێتە دەم ناشکێت بەس بچێتە قوڕگەشکێت زۆر باشەکەەوە تا بێ هەوڵ بن نەچێت مامۆستا چی بە گرنگە زانی تێبینی ئێوەیە بۆ خەڵک و بۆ ئێمە و بۆ بینەرانی خۆشەویست لە مانگی ڕەمەزانە کە ئێمە باسمان نەکرد بەڵێ تەبین تەبعی زۆرە مانگی ڕەمەزانی پیرۆز من ومێ دەکەم هەر ئێستا کە سەرەتای تقریبا ڕەمەزانە هەر دایکێک لە ماڵەوە هەر ئایلێ لە ماڵەوە دانیشن لەسەر مێزێک لەسەر ئەرزێک لەسەر حەسیرێک مناڵەکان کۆبکەنەوە بەتایبەتی ئافرەتە بەڕێزەکان بڵێن ئێمەش حەزەکەین وەک ئێوە لە ڕەحمەتی خوایە بێبەش نەبین لەبەرەوە بێ هاوکاری دروست بێ لە بینی مناڵەکان و دایکەکە هەموو ئیشەکان ئافرەتەکە نیکا ئەوانی تر بڕۆن تەراویحکان بڕۆن لەیلتول قەدرکان بۆ خۆیان بڕۆنە دەرەوە بێن ئەم هەر خەریکی قاپشۆرین بێن نا هەمومان هاوکاری یەکتری بکەین هەر ئیشێک بۆ مناڵێک دانین بە پێی توانای خۆی حتا شتێکی ترمان هەیە ئێمە ئاگامان لێ بێڵێن حەزەکەم بە پەلەپەلیش بێ ئێمە خەریکی کۆکردنەوەی خێرین بەس هەندێک شت لێمان ئەبەن لە قەوسێکە لێمان ئەدزن ینی جاری گوناه مثلا زیاد لە حەد دانیشتن بەلای تەلەڤیزیۆنەوە بەلای جۆرە حەڵقەیەکەوە کە من پێم ڕەوانیە تۆ سەیریکەی خزمەت بە کللتورت ناکە خزمەت بە دینت ناکە حرام نەزەر و بینینی خراپ تەماشاکردنی فیلم و ڕسمی خراپ قسەی خراپ یعنی کە تۆ غیبەتی کەسێکەکەی تۆ وردە لە ڕقەمی خێرەکە دیێتە خوار وای لێت پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پێغەمبەرجیان عەلەیهی سەڵات وسەلام فەرمێت کەسی وا هەیە ئێوارە سەرەڕای هیلاکەتێکە تەنها برسێتەکەی بۆ ماوەتەوە یعنی خێری پێ نەگەیشتووە بۆ چونکە غیبەتی ئەمی کردووە سەتادەی ڕۆیوە بوختانی بەو کردووە سەتادەی تری ڕۆیوە تاوانێکیکەی کردووە گوناهێکی کردووە دیناریش حرامی پیا کردووە لەبەرەوە ئێمە حەریص بین لەسەرەوەی کە دەسمانەکەوێ نەهێڵین بە ئاسان بڕوا بە غیبەت بەکاری هەڵا بەکارێک کە هەمومان متفقین لەسەر ێزانین چی ناشەرعیە چی جائز نییە بەڵکو ئێمە ینی من پێم وایە هەر شتێکت بوێ لە دنیادا گەورەی دەرکەوتن دەوڵەمەنی هەر شتێکت بدەوێ لە ئیسلامە جێ ئەبێتەوە مەجالی بۆ کردووە وەکو خوای گەورە فەرمێ أحل الله البيع وحرم الربا ئەگەر ئەتەوێ پارەت زیابێ خوای گەورە ڕیبای حرام کردووە بەڵام خۆ کەسابەتی حەڵال کردووە ئەگەر ئەتەوێ لەگەڵ کەسێکا پەیوەندیت هەبێ ممارەسی جنسی بکەی خوای گەورە زەواجی داناوە حەڵالە بەڵام شتەکانی تری حرام کردووە لەبەرەوە هەر شتێکە دەوێ هەر کایەکە دەوێ لە ئیسلامە پانتایەکی زۆری بۆ داناوە ڕێو ڕسمی خۆی بۆ داناوە و مرۆڤەکان زۆر بە ئاسانی بەسەری شاسەرەکەون وەکو ئەبینی مەدە تاریخ عالمی گەورە لە هەموو بوارەکان خەڵکی بەڕێز خەڵکی ناودار شاعیر نووسەر هەموو شتێک هەیە لە دەریاو لە بازنە و لە پانتایی ئیسلامە بەڵێ مامسا ئێمە هەر باسی کچەکانمان کرد جاری وا هەیە کوڕەکانیشمان کە بە ڕۆژۆ بنیەنە دەرەوە جێڵ لە قژیانێن و بە شۆرت و فارینەوە هێنە دەرێ ئایا لە مانگی ڕەمەزانە ڕەنگەوانیش پرسیاریان هەبێ بام پرسیارە لە جیاتیەوەش بکەینە چن ناو خەڵکەوە هیچ پێویستەکە ئەوان هیچ نەبێ لە مانگی ڕەمەزانە جلەکانی خۆیان ئێمە طبیعیەوەمان با بۆ مەسەلەیەکی تر مەسەلەکە ئەوەیە مەسەلەی نەزەر ئەوەندەی کە لە ئیسلامە باز لە نەزەری بینینی ئافرەتەکە بۆ پیاو یعنی بەعکسەوە پیاو بۆ ئافرەت ئەوە باسی ئافرەت بۆ پیاو ناکات لە کاتێک ئاویش هەر نەزەرە لە ڕوشەرعی بەڵام پێم وایە گەر ئێستا دکتۆرێکی بەڕێز لەم بوارە لێرە بێت باشتر بە بەڵگەوە دەریەخە کە پیاو بە بینینی ئافرەت لەزەت ئەبات بەڵام ئافرەت کەمتر وایە بۆ پیاو ئەو بابەتێکی تایبەتی و سەربەخۆیە لەبەرەوە ئەو شتێک کە هەمانە لەسەر جلوبەرگی ئافرەتان بەو شێواز و مکەسەفیە نیمانە لەسەر پیاو بەڵام لە هەمان کاتە بەڵێ پیاوانە بێت پۆشتە بن ئەبێ جلێک لە بەرابێکە ئێمە زۆر جار گەنجە بینیت جلێکی لە بەرایە نازانێت تەعبیری ئەم جلەیانی چی ئەم نەخشە لەسەریا کردوێتی ئەم ئەڵقەیە لە گوێیا دایناوە لە ملیایەتی مەسەلەن ینی بۆ نمونە بەڵگەیەک ئێستا زۆربەی هەرە زۆری طبعی ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو گەنجەکان ئەو پانتۆڵانی کە لە پێیەکەن کوڕان زۆر شۆڕە
ئەگەر پرسیارکەین لە چی هاتووە ئەم مۆدیلە ئەم مۆدیلە هی ناو سجنە کاتێک ئینسانە گیرێت قایشەکەی لێ ئێسەن پانتۆڵەکە شۆڕە بێتەوە ئەم مۆدیلی ناو سجن سەرەتاوە لە ئەمریکا هاتە دەرەوە بەسەر جادەکان ئەم مۆدیلی ناو سجنە ئێستا خەڵک ئەیکاو زۆر شتێکی باشە تۆ تەقلیدی کەسێکی کە گیراوە باشە چۆن تۆ تەقلیدی کەسێکی کە لەسەر قەتل گیراوە لەسەر کاریشی هەڵە گیراوە لەبەرەوە من دایمە تێبینیم لەسەرەوە هەیە تۆ جاری وایە گرافرەتێک لەچکی نەکرد بێت پێی بڵێ بۆ لەچکت نەکردو لەوانەیە نەزانێت جواب باتەوە کەسێکی کەش بەعکسەوە لەچکی کردبێ لێی پرسی بۆ لەچکردکردەوە نەزانێت جواب باتەوە من بەمە دڵم خۆش نییە من بەمە دڵم خۆشەکە هەر کارێگەیکەین بابەڵکەوە بێت ئاگادار بین لەسەر مۆدیلەکانیش بزانین ئەم مۆدیلە بۆ وایە و ئەمە بۆچیە تەوەکەواتە تەنها لە قەوسێکا مۆدیلێک بۆ قورآن حرامە کە تێک بژیرێ لەگەڵ یاسا و دەستوری ئیسلام بەڵێ معناکەی خراپ بێت ئەوە جەمعیە تایبەتە بە فڵان جەمعیەوە ئەوە جەمعیە تایبەتە بە فڵان جەمعیەوە زۆر باشە مامسا کاتی بەربانگ و زۆر خواردن پێش نوێژی ئێواران کە ئێمە بەربانگەکەینەوە ئەمە دائیمان قسەی لەسەر بووە ڕۆژەکە بشکێنرێ نوێژ بکرێ باشترە ئەنجا لەسەر سفرەدا بنیشێ ڕاستە طبعا جارە دوعاەکمان هەیە اللهم لك صمت وبك آمنت وعليك توكلت وعلى رزقك أفطرت ئەنجا پاشان بفەرمی ولصوم غد نويت واتە سبێنش بەڕۆژوە بم ئەوەگەر خوابی بەخشێ ئینشاءالله ئەگەر خوای گەورە هاوکارمان بێ و پشت و پەنا بێت ئەمە یەک خاڵێکی تر ئەم حاڵەتی کە ئێمە لە مزگەوتەکان هایکەین باشترین حاڵەتە جۆرێ زۆربەی شیرینی ئەهێنین بە تایبەتی کە زۆربەی شیرینەکان زیاتر خورما ڕوتەب لەگەڵ ئاوا دائەنرێ خەڵکەی خوات چەند دەنگ کە خورمایەگە خۆی پەرداخی ئاو یا دوانیش لەگەڵی ئەخۆی ئیتر ئەچی بەلای نوێژەوە حرەکەیەکی نوێژەکە ئەەکەیت بە پێ ئەچیتەوە بۆ ماڵەوە ئەم مەسافەیە گەدەت حازرەکە بۆ ئستقبالی نانێکی تر یعنی بەڵام یەکسەر شکاندن و نان خواردن ئەوە من بەجێ لە ڕووی شەرعی و احتیادیە و جایزە بەڵام بەجێ هێڵم بۆ ئەو کەسانی کە لەو بوارەیە شارەزان بەڵێ مامۆستا بینیەکی تر هەیە لاواڵێ ئەگەر جۆرە حەبێک بخۆیت بۆ ئەوەی کە نەچیتە سوڕی مانگانەوە گوناحە دیارە حەبێک ئەخۆن خانمان بۆ ئەوەی کە سەرتاسەری ڕەمەزانەکە بڵێ وازحە ئەو بۆ حەج و بۆ ئەمڕەش بەکاریە لە ڕووی شەرعی جایزە بەڵام من وازانم وانەکەین خۆی مرۆڤ چۆنە وا بێ باشە حتا تەسەورەکەم لە ڕووی سەحیەوە زەرریشی هەبێت سوڕی مانگانەکەی لێ تێگەدا لێ تێگەچێت من نەسیحەتی هەموو ئەو خوشکانی خۆمەکەم ئەوە بەکار نێنن خی گەورە چۆن پێداون هەر بۆ شێوازە بە ڕۆژوو بن بەڵام لەگەر بەکارێنێنە دروستە ڕۆژەکەیان دروستە بەڵێ تێبینیەکی ترێ شوان هیواڵێ ئافراتی دووگیان نەتوانێت بەدانیشتنەوە نوێژ بکە بەڵێ ئەگەر نەیتوانی هەر مرۆڤێک نەیتوانی بە پێوە نوێژەکەی بکاوکو مرۆڤێکی ئاسایی بەهۆی هەر سەبەبێکەوە وەکو حەمل ئەتوانێت بە دانیشتانەوە نوێژەکەی ئەنجام بگەێنێ بە تایبەتی نوێژە سونەتەکان وەکو تەراویح بەڵێ مامسا باسی شیرینیت کرد لەسەر سفرە بەڵێ دیارە من سەرنجم چوو بەلای کۆمنتەکە و تۆش ئیدامەی ئەوەت نەیە بەڵام هەمیشە خورما پێش هەموو خواردن و شیرینەکانی ترکراوە لەبەر سوودە زۆرەکەی و لەبەرەوەی کە فەرمودی پێغەمبەری نازاریش لەسەر دروتی خالص بەتەکید خۆی خورما هەتەنها ئەمەیە کە میوەیەکی شیرینە و لەو کاتەیە مرۆڤ زۆر ئیشی بەم مادانە هەیە لە لەشە و زۆر باش و زۆر زوو حەلە بێت زۆر زوو ئەگاتە جێ و ئینسانەکە ئاسوودە ئەبێت پێغەمبەر صلی الله علیه و بەڵێ زووتر شیە بێتەوە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێت بە چەند دەنکە ڕوتەبێک ئەگەر کرات دەنکێک ئەگەر کردێ دوو وا باشە بیکاتە سێواتە تاک بێت ئەگەر یان ئەگەر ئەوە نەبوو شیر یان ئەوە نەبوو ئاو هەر بە هەر ڕزقێک بەتایبەتی لە منتیقەی لادەکان و وەکو دەڵێ خۆشناوەتی وڵاتانی شارباژێر و ئەمانەی کە سەیەکی ترێ هەیە هەنجیر هەیە میوەجاتی عجیب هەیە و زۆر کە خۆی گەورە بەخشیوێتی بە وڵاتانە بەو دیهاتانە بە هەر شتێک لەمانە بیکەی هەر خێرە بەڵام گرنگ لەوەیە تۆ بە ڕزقێکی حەڵال ئیفطار بکەی گرنگ لەوەیە هەر بانگیدا ڕۆژەکەت بشکێنی ئەوە زۆر گرنگەوە لە خۆی گەورە پاڕێتەوە بە تایبەتی دوعای بە ڕۆژوان پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم ڕەت نابێتەوە مامۆستاکیان هاوکارانم ئاماژەیان کە بانگی فەرموو ئەزێت کێشی ڕۆژەکەت بشکێنی و بەڵێ ئێمەش ئەڵێن اللهم لك صمت وبك آمنت وعليك توكلت وعلى رزقك أفطرت ولصوم غد نويت خواهي قورة قبولك إن شاء الله بسم الله مامۆستاکیان بە خوڕماشت بەمێ دەست خۆش بێ ئازێتی کێشە ببورن زۆر زۆر سپاس دەکەین بەڵێ خۆشویستانم خواردنی ئێمە خات و کەلسوم ئامادەیەکە دەستخۆشیمان بۆی هەیە مێدەوارین هەر ماڵێک لە ڕزق و ڕۆزی بێبەش نەبێ ئینشاءالله ئینشاءالله بە ینی ئەوانیش سفر و خوانیان لە شیرینی لە خواردنی حەڵاڵ ئینشاءالله
مشکلەکانیان حل ببێت نەخۆشەکانیشان خوای گەورە شیفای بە ئینشاءڵڵا. بەڵێ خۆشەویستانم وەک ئاماژەم پێداخات و کەلسوم خواردنیم ئێوارەی بۆ ئامادە کردوین. مامۆستاگیان تۆش لەگەڵمان بەربان کردەوە لەگەڵ مامۆستای ڕۆژوەکەماشکان ئینشەڵڵا خوا قبوڵی لەو نعمەت و بەرەکەتە جوانانەی خۆی بێبەشمان نەکە و هەر کەسیش چاوی لە ئێمەوەیە ئینشەڵڵا وانەشی کە چاویان لێمان نییە هەر بە خۆشی ڕۆژەکەیان بشکێن و سفرەیان هەمیشە ڕەنگین بێ. بەڵێ خۆشەویستانم ئێمە خات و کەلسوم خواردنی ئەم ئێوارەی یا ئێوارەی ڕەمەزانمان بۆ ئامادەکە ئێستا توانین کە بیبینین بچینە لای ئەو بزانین چۆن ئامادەی کردووە شفتەی بۆ ئامادە کردوین تا ئێمە نانەکەمانە خۆین و بەربانگەکەمان تەواوەکەین ئێوەش بەخۆشی بە لەش ساقی بەربان بکەنەوە و ئینشەڵڵا هەمیشە لەش ساق و تەندروست بن و بە ڕۆح و بە گیان و بە دڵی پڕ ئیرادەوە ڕەمەزانتان بەڕێکەن و ڕۆژوتان بشکێنن. فەرموو ئێوە بینەر بن و ئێمەش دەسەکەین بە نان خواردن دڵنیام ئێوەش ئێستا لەسەر سفرە نۆشی گیانتان بێ. خوا قبوڵی کە ئینشەڵڵا. سڵاو ئامادەکردنی خواردنی ئەمڕۆمان شفتەیە. شفتش پێکاتەکانی لە قیمە دۆشاو بەهارات خوێ کەرەوز تەماتە پیاز ئارد بەم شێوازە دروستیەکەین تێکەڵاوەکەین و ئەیشێنین. پیازەکەی هێنین لە پێشە گۆشتەکەمان کەمە نیر کیلۆیە بە پێی قیاسی گۆشتەکە تێیەکەین شتەکان. تەماتەکە خۆشیەکان ناسکێکە هەمووی تێگەین. مەش کەرەوزەکەیە ئەمە خوێیە مەش بەهاراتە بەهاراتەکە زیرەی تێکەین لەگەڵ تۆزێکاری حەسەب تەڵەبی خەڵکەی وایە هیچی تێناکە وایە تێیەکە. هەمووادەکان جە دەستەکەین بە شێلانی شفتەکە لە پێش شابێ هەمووی تێک بێن جوان. اینجا وردە ئاردەکەی تێکەین بۆی خۆی بگرێ. پێکاتەکانی سەمووی تێکەڵاو بووە ئەمێنێتە سەر ئاردەکەی. زۆر جار تەرخون و نەعناشی تێکرێ شفتە تامی خۆشترە بێ بەس ئێمە ئێستا حالێن بەس کەرەوزمان تێکردەوە ئەوەی کە مەوجود بووە. ئەگەر زووتریش بی شێلی داینی بۆ ماوەی نیم سەعات لە سەلاجەیە خۆشتر ئیشەکەی لێکرێ.
دۆستان و خۆشەویستانمان ئێمە ئەمڕۆمان بە کۆتا هێنا ئینشەڵا ڕۆژووتان پڕخێر و بەرەکەت بێت دەستخۆشی بە خات و کەلسوم شەفتەکەی زۆر خۆش بوو و تا ڕۆژی چوارشەممە کە ئێمە لە ڕووی تەندروستیەوە باز لە سوودەکانی ڕۆژووەکەین و بێگەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرم ئینشەڵا خوای گەورە ئاگاداری هەموو لایەک بێ ئێمە و ئێوەش خواتان لەگەڵ بێت.